سڵاتان لەبێت بینەرانی کورسات نیوز مناوڕە تۆفیقم لە قیم شەوی بەرنامەی پانۆرەما پێتان گەیشتینەوە. ئەو گۆڕانکاریانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕوئەدا و بە خێرایی ئەنی دەرهاویشتەکانی بەر زۆربەی وڵاتانی ناوچەکە دەکەوێت، وای کردووە کە کۆنگرە و کۆنفرانس و میتینگەکان بۆ وردکردنەوە و گفتوگۆکردن لەبارەی ئەو ڕووداوانەی کە هەیە لە ناوچەکەدا و ئامادەکاری بۆ ڕووداوی گەورەتر لەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوو بدات بەردەوامە. گەورەترین کۆنفرانس کە ئەمڕۆ لە شاری ئەولێر بەڕێوە چوو بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە سەرکردە سیاسیەکانی عێراق و هەرێمی کوردستان لە سەر و هەمویانەوە سەرۆککۆماری عێراق دکتۆر لەتیف ڕەشید و هەروەها سەرۆکی هەرێمی کوردستان ڕێزنێکی ڤان بارزانی و ژمارەیەکی زۆر لە میوانانی بیانی و نێودەوڵەتی ئامادە بوون. دیارە گفتوگۆکان بەدەر لەم کۆنفرانس و کۆنگرێژدا لە چەندین کۆبوونەوەی جیاجیا لە نێوان سەرکردە سیاسیەکانی عێراق ئەنجامەدرێت. گفتوگۆکان بە ئاراستەی ئەوەیە کە سەرجەم ئەو بابەتانەی کە هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو ئالانگاری قورسانی کە هاتۆتە پێشەوە چۆن ئامادەکاری بۆ بکرێت. هەرێمی کوردستان دەکەوێتە کوێی ئەو گۆڕانکاریانەوە. کێشەکانی هەرێمی کوردستان لە ئێستادا کە لە نێوان لایەنە سیاسیەکاندا هەیە بەکوێ گەیشتووە. گفتوگۆکانی نێوانیشێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئاسی باڵا بەردەوامە بۆی کە هەم ڕۆژی هەرێمی کوردستان بەرەو باشتر و سەقامگیرتر بچێت، هەم کابینەی دەمی حکوومەتی هەرێمی کوردستانیش بە زووترین کات پێک بێت، هەم لەو ڕێگەیەشەوە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا زیاتر سەقامگیری بەخۆیەوە ببینێت. هەردیس هەرێمی کوردستانیش ڕۆڵی هەیە لە بابەتی پاراستنی دەستکەوتەکان لە ڕۆژاوی کوردستان و هەروەها لەو پرۆسە ئاشتەوایی کە لە باکووری کوردستانی ژاتۆتە ئارەوە. ئەم شەو گفتوگۆیەکی چڕەکەین لەسەر کۆی ئەم بابەتانە بە میوانداری بەڕێز سیروان پۆڵاتاڵەبانی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە سوپاسەوە لە بەرنامەی پانۆراما ئەم شەو میوانمانە لە شاری ئەولێرەوە. کاک سیروان سڵاوت لێبێ، خۆشحاڵین کە ئەم جارەش لەگەڵ بەڕێزە گفتوگۆیشی گەرمەکەی. بەڵێ کاک پۆڵات ئەمێ ئاماژە بۆ بین کاک بورەتخوا ینی ناوەکەشم عکس کردەوە زۆر داوای لێوردنەوەم کاک پۆڵاجان قوربان. تاوان باوکە دیشێک بۆ لە سەرکردە ناودارەکان و ینی شەهیدێکە کە هەمیشە زیندوو ئێمە تا لە یادمانە قەت لە یادمان ناچێت بۆیە بمبورەکە ئەگەر بۆ شێوازە ناوەکەمێ نابێت. کاک پۆڵاجان ینی ئەوەی کە ئەگوزارێت لە ساحەکەدا و لە ناوچەکەدا دیارە گۆڕانکاری زۆر خێرایەوە ئامادەکاریەکانیش بۆ ئەم گۆڕانکاریانە بە تایبەتی لە ئاستی هەرێمی کوردستان و عێراق لە باڵادا بەڕێوە دەچێت. خوێندنەوەتان بۆ ڕۆژەکە بە گشتی چۆنە دواتر دێنە سەر کۆمەڵی گوردەکاری پەیوەند بە هەرێمی کوردستان و عێراق. بەڵێ زۆر سپاس، سڵاو و ڕێزم بۆ بینەرانی کورسات. قسەکەی بەڕێز ڕاستە، ینی ناوچەکە بە دۆخێکی زۆر هەستیارە تێپەڕێ و گۆڕانکاریەکان و ئەحداسەکان زۆر سەریعن. ئەمە وا ئەخوازێ بێگومان کە کوردیش وەکو هێزە سیاسیەکانی کوردستان لە بەرچاوگرتنی ئەو دۆخە خۆیان کۆبکەنەوە و خۆیان ڕێک بخەن و بەرنامەی گونجاویان هەبێ بۆ هەر پێش هاتێ بۆ هەر ئەگەرێک بۆ هەر گۆڕانکاریەکە لە ناوچەکە ڕوودا بۆی هەرێمی کوردستان بتوانێت بە یەکگرتووی و بە یەکگوتاری و یەک هەڵوێستیەوە بتوانێت پارێزگاری لە هەرێمی کوردستان بکە و کێشە و گیر و گرفتەکانی خەڵکی هەرێمی کوردستان چارەسەر بکە و بتوانێت بە وەکو هەرێمێکی بەهێز ڕوبەڕووی هەموو کێشە و گیر و گرفت و بابەتێک بێتەوە کە ڕوو لە ناوچەکە ئەکا و بێگومان ڕێکدانەوەشی لەسەر عێراق و هەرێمی کوردستان هەبێ. کاک پۆڵا ئەوەی کە ئەمڕۆ لە هەولێر بینیمان ینی گفتوگۆیەکی چڕ و گفتوگۆیەکی گەرم بوو لە ئاستی باڵای سەرکردە سیاسیەکانی عێراق لە سەرۆمیانەوە جەنابی سەرۆکۆمار دکتۆر لەتیف ڕەشید و هەروەها سەرۆکی هەرێمی کوردستان ینی کە لەوێ ئامادەبوونیان هەبوو. بەڵێ ئەوەی کە ینی گفتوگۆی لەسەرکرا لە بابەتەکەدا ینی خوێندنەوە بۆ ڕەوشی هەرێمی کوردستان و هەروەها ڕەوشی عێراق و ئەو گۆڕانکاریانی کە دیارە ینی کەم تا زۆر کاریگەریە بێ بۆ سەر دۆخی عێراق و هەرێمی کوردستان. بەڵام ینی خۆشبەختانە ئێستا پەیوەندیەکان باجارێ باز هەرێمی کوردستان بکەین. پەیوەندەکان لە ئاستی هەرێمی کوردستان لە نێوان لایەنە سیاسیەکان پەیوەندیشی باشە بە حکمیەوە تا گفتوگۆکانی نێوانی یەکێتی و پارتی هەیە لە ئارادا و تا ڕادەیەک ڕەوشەکەش بەرەو ئارامی چۆتەوە.
پێ دوایە ئێمە وەکو هەرێمی کوردستان دەبێت چۆن خۆمان ئامادە بکەین بۆم بابەتەوە ئەوەی کە لەسەر شانی یەشێتی و پارتی و سەر جەملایەنە سیاسەکانی دیکەی هەرێمی کوردستانە بۆ ئامادەبوونی ئەو گۆڕانکاری و ئالنگاریانی کە هەیە لە ڕێگەماندا دەبێت چۆن بێ بە حەقەت. بەڵێ خۆشبەختانە دۆخی هەرێمی کوردستان ئێستا دۆخێکی سەقامگیرە و هەرێمی کوردستان هەڵبژاردنێکی سەرکەوتووی ئەنجامدا کە توانی جارێکی تر ینی لایەنە سیاسەکان لە ڕێگەی سندوقی دەنگدانەوە شەرعێ دووەرگرن و بتوانن ینی کە هیوادارین لە ماوەیەکی کورتە کابینەیەکی نوێ دروست بکرێ و ئەو کابینەیە بێتە کۆکەرەوەی ناوماڵی کورد و بێتە کابینەیەکی خزمەت گوزار و کابینەیەک کە داکۆکی لە مافەکانی خەڵکی کوردستان بکە و چارە سەرکەری کێشە و قەیرانەکان بێ ئەمە بۆ خۆی ئەبێتە ینی فاکتەرێکی گرنگ بۆ بەهێزی زیاتری هەرێمی کوردستان و ئەو دۆخەی شوا ئەخوازێ بەڕاستی کە پەلە بکرێ لەم کارە و یەکێتی نیشتیمانی کوردستان ینی ئێمە وەکوی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو هەوڵێکمان خسۆتە گەڕ بۆەوەی بتوانرێ لە زووترین کاتە ناوماڵی خۆمان ڕێکخینەوە و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانیش کۆ ببنەوە لەسەر ئەوەی کە بە زووترین کات ینی وەکو پرۆژەیەکی نیشتیمانی هەبێ بۆ ئەوەی کە ئێمە پێکەوە بتوانین کار بکەین چی ئەوانەی کە لە ناو حکوومەت کارەکەن و چی ئەوانشی کە لە نایەنە ناو کابینەکەەوە لە دەرەوە کۆ دەنگیەک هەبێەوە هەمووتان لە ڕۆژانی ڕابردووە بینیتان جەنابی سەرۆکی یەکێتی کاک بافڵ لە بەغدا جەختی لەوە کردەوە کە پێویستە کورد بە یەک دەنگی بە یەک ڕەنگی بە یەک هەڵوێستی وەکو تیمێک بە تایبەتی لە بەغدا و لەو شوێنانی کە پێویستەکە وەکو تیمێک کار بکەین و پێکەوە داکۆکی لە میلەتەکەمان و لە مافەکانی میلەتەکەمان بکەین. ئەمە بەڕاستی بە خۆی جێگەی خۆشحاڵیە کە ئەبینین ئەم نەفەسە لە زۆر لەلایەنە کوردستانیەکان بەدی ئەکرێ بە تایبەتی لەگەڵ برادرانی پارتی ئێستا خۆشبەختانە کە کۆبنەوەکان بۆ لێک تێگەیشتن و بۆ دانانی بەرنامە و استراتیژی کابینەی نوێ تا ڕادەیەکی باش لەسەر زۆربەی بابەتەکان گفتوگۆ کراوە و لێک تێگەیشتن ڕوویداوە و ئەمڕۆژ کۆبوونەوەی لیژنەی باڵای دانوستان بوو کە هیوادارین لە ماوەیەکی کورتە کابینەی نوێ دروست کرێ و بتوانرێ ئەو کابینەیە دەست بەکار بێ بۆ ئەوی بتوانێت خزمەت بە خەڵکی کوردستان بکەوە بتوانێت ئیتر کار لەسەر چارەسەرکردنی قەیرانەکانی هەرێمی کوردستان بکات چی ئەوانەی کە لە بەغدا لەگەڵ حکوومەتی ناوەند لە بەغدا وەکو شایستە دارایەکانی خەڵکی کوردستان موچە و هەموو ئەو بابەتانەی ترکە پەیوەستن بە ژیان و گوزەرانی خەڵکەوە و چی بابەتەکانی کەیژەوەی پەیوەستە بە کە بابەتی سیاسی و ئەو ئاڵنگارانیە کە هەیە کە بەڕاستی ئەمڕۆژ جەنابی سەرۆک کۆمار و جەنابی سەرۆکی هەرێمیش ئیشارەتیان پێدا کە بەڕاستی ئەو دۆخە و ئەو گۆڕانکاریانەی لە ناوچەکە دێتە ئاراوە ینی عێراق ڕوبەڕووی کۆمەڵێک ینی تەحەدیات و ئاڵنگاریە بێتەوە بۆیە پێویستە بە زووترین کات عێراقیش بە کۆمەڵێ هەنگاو بنێ چارەسەری کێشەکانی بکە چی کێشەنەوە خۆیەکان چی کێشەی ئەقلیمیەکان بتوانێت بە خۆی ڕێکخاتەوە بۆ ئەوەی بتوانێت ئامادە بێ بۆ ئەو گۆڕانکاریانەی کە لە ناوچەکە بێتە ئاراوە ئەوەی کە جەناب دامەژت پێدا بەڕاستی بەڵێ ئەگەر ئامادە نەبی ینی عێراق زۆر هەڕەشەی لەسرە ینی هەمومان نزانین کەنی لە پێش هەمویانەوە هەڕەشەی تیرۆر ینی کە هەڕەشەیەکە بە بەردەوامی لەسەر عێراق هەیە و عێراق خۆی ڕێک نەخاتەوە خۆی کۆ نەکاتەوە و بەرنامەی باشی نەبێ بۆ چارەسەری کێشەکانی نەکا بێگومان ڕوبەڕووی زۆر کێشا بێتەوە. وڵای لەسەر ئەو ڕوبەڕووی عراق بۆ کێشەکان ینی هەمومان نەزانین ینی سیاسەتی ئەمریکا لە سەردەمی دۆناڵد ترامپا جیاوازە بۆ سەرجەم ناوچەکەەوە بە تایبەتیش لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بە تەواوەتی گۆڕی ینی زۆرێک لە وڵاتانی هێرێمایەتی کە ینی نفوز و هەروەها هەیمەنەتیان هەبوو بەسەر باڵادەستی ناوچەکە ئێستا لە دەست چۆ بە تایبەتی ینی ناشارێتەوە کە ئێران ئێستا و نفوزەی نەماوە لە ناوچەکە ئەمە ژوای کردووە کە عێراق تا ڕادەیە بکوێتە بەر شاڵا و مەترسی ینی لە داهاتووداهی ئەمریکا و وەخودی تۆڵەسەندنەوەی دۆناڵد ترامپ لە بابەتی ئەو گروپە چەکدارە لە یاسا دەرچوانەی کە هەیە لەسەر ئەم بابەتە ئەوەستم گروپە چەکدارە لە یاسا دەرچۆکان ینی قسەی سەرۆک کێشێتی نیشتیمانی کوردستان باڵجا تاڵەبانی لە کۆنگرەکەی بەغدا ینی سەرنجی زۆرێک لە چاودێرانی سیاسی و ئامادەبوانی ڕاکێشا بەوەی کە
هەڕەشەکردن لە هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەم گروپە چەکدارە لە یاسا دەرچوانەوە کە بۆ هەندێک لە سەر ناوچە هەستیارەکان و هەروەها ناوچە حەساسەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی بابەتی ینی غاز و پرۆژە گەورەکانی غاز ئەمانە هێڵی سوورن. یەکێتی نیشتیمانی کوردستان و خودی سەرۆک باڤڵ و هەرێمی کوردستان بۆ ئەم بابەتە پێتان وایە ئامادەکاری چیان کردو بۆی کە ئەگەر هەڕەشە و مەترسی گەورەتر لەم بابەتە هەبێت چۆن ئەم مەترسیانە دوورخەنەوە چکە خۆ دەزانێت گەر عێراق بکەوێتە بەرشاڵاوی ئەمریکا هێرشەکان لێەوە بۆ هەرێمی کوردستان شڕ دەبنەوە. بێگومان ینی عێراق پێویستە ینی لەگەڵ ئەم گۆڕانکاریانی ناوچەکە خۆی بگونجێنێ خۆی ڕێکخاتەوە خۆی ئامادە بکە ئەویش بەوە ئابێ بەڕاستی جارێ پێش هەموو شتێ بێ خۆی لەو کێشە و گیر و گرفتانە یان ئەو دۆخەی کە هەیە نەبێتە تەرەف و بێلایەنانە تەعامل بکە و تا ئێستا من پێم وایە لەم قۆناغەیە عێراق ئێستا تەسەڕوفی باشەکەن ینی بەوەی کە ڕایانگەیاندووە کە بەشێک نین لە کێشەکان و هیچ لەگەڵ هیچ تەرەفەکانی دیژی هیچ تەرەفێکی تر بۆ نمونە لە سووریا لە لوبناان لەوانە بەڵام ینی ئەوەی کە گرنگە جارێکی ترێڵێمەوە پێویستە پێش هەموو شتێک عێراق کێشەکانی خۆی چارەسەر بکە کێشە ناوخۆیەکانی خۆی چارەسەر بکە بۆ نمونە کێشەکانی لەگەڵ هەرێمی کوردستان پێویستە ینی چارەسەر بکە و پێویستە مەسەرەن لەگەڵ وڵاتانی ئیقلیمیە بەڕاستی بۆ ڕێگیریکردن لە تەداخلات و لە دەستخستنە ناو کاروباری عێراقەوە یان لە ڕێدابردننی هەندێک بابەت لە عێراقا بە خزمەتی دەوڵەتانی ئیقلیمی ئەمانە خزمەت بە عێراق ناکە ئەوەی کە خزمەت بە عێراقەکە حکوومەتی ناوەندی عێراق وەکوتم جارێکی تر کێشەکانی چارەسەرکە و لەگەڵ کورد و لەگەڵ هەموو پێکاتەکانی تر جارێکی تر پرۆسەیەکی سیاسی تەبایی و ئاشتەوایی لە نێوان هەموو لایەنەکانەوە بە دابینکردنی استحقاقات و حقوقی هەموو لایەک ینی ئەمە وا ئەکا کە حکوومەتێکی بەهێز و تۆکمە هەبێت کە بتوانێت ڕوبەڕووی ئاڵنگەرەکان ببێتەوە و ڕێگریکردن بەڕاستی لە هەندێک گروپی چەکداری دەرچوو لە یاسا کە ڕەنگە دەست بخەنە ناو کاروباری سیاسیەوە و حکوومەت و میلەتی عێراقیش ڕوبەڕووی کێشە بکەنەوە نابێ حکوومەتی عێراق ڕێگە بدا بە و گروپانە کە استیغلالی دۆخەکە بکەن و بەنەوە ئەلەنەوەکان کێشە دروستکەن و ئەبێ دەوڵەت سەروەر بێ یاسا سەروەر بێ چەک بەدەستی دەوڵەتەوە بێ و هەموو لایەنەکان بتوانن ئەو دەوڵەتە وا بکە کە هەموو لایەک بە دەوڵەتی خۆی بزانێ بە حکوومەتی خۆی بزانێ و داکۆکی لێ بکە. کاک پۆڵا پێ دوایە بەو هەنگاوانی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستانە گوزەرێ بە دیاریکراوی لە نێوان یەکێتی و پارتی باڕاستی پێکهێنانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان و تا ڕادەیەک لێک نزیکبوونەوەیکی باشێ لە نێوان ئەم دوو لایەنەدا وەکو جەنابی شتاماژەت پێدا ینی ئیستیقراریەت و سەقامگیریشی باش هەیە تا ئێستا بۆ هەرێمی کوردستان و هەموو جارێک دەوترێ ینی لە بەهێزی پەیوەندی نێوان یەکێتی و پارتی بەهێزی هەرێمی کوردستان دەرەخات و کاتێکی هەرێمی کوردستان بەهێز دەبێت ینی لە بەرامبەر بەغدایە ئەتوانێت زۆرێک لە داواکاریەکانی جێبەجێ بکەوە بەغدا حسابێکی جیاوازتر بۆ هەرێمی کوردستان بکە پێ دوایە ئێستا ئەو کاتەیە بێگومان ئەو کات و هەموو کاتێک گرنگە ینی تەبایی نێو ماڵی کورد و یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان وەکو دوو هێزی سەرەکی و کاریگەر لە کوردستان و لە عێراقشا بێگومان ینی کۆڵەکەی ئەساسی یەکبوونی ناوماڵی کورد و بەهێزی کورد تەبایی و پێکەوەکارکردنی ئەم دوو هێزەیە و ئەمە ڕنگدانەوەی لەسەر هەموو سێکتەرەکانی ژیانی خەڵکە بێ بەڕاستی بۆیە گرنگە و من پێم وایە ئێستاش ینی لە دۆخێکی زۆر باشایە و هەنگاوەکان و بەرەوە ڕاز زیاتر ینی لێک نزیکبوونەوەیش هەبێ و پێم وایە لە ماوەیەکی نزیکدا کارەکانی پێکهێنانی کابینەی نوێ کاراترە کرێ و زووتر ئەو کابینەیە دەست بەکارە بێ بۆەوەی بتوانێت خزمەت بە خەڵکی کوردستان بکە و بتوانێت داکۆکی لە مافەکانی خەڵک بکە و چارەسەری کێشە و قەیرانەکانی خەڵک بکە بە بەرنامە و استراتیژێکی تازەوە. زۆر باش هەر لەسەر بابەتی ینی ئەمەوێ پارچەکانی دیکەی هەرێمی کورد و پارچەکانی دیکەی کوردستان قسە بکەین کە ئەویش ڕۆژاوی کوردستان و باکوورە باجار لەسەر ڕۆژاوە قسە بکەین لە کۆنگرە کۆنفرانسەکەی ئەمڕۆدا ینی
گەلێک باسی ئەو بابەتە کرا و تەنانەت ئامادەکاریەکانی سووریا بۆ کۆنگرەی گشتی کە بەبێ کوردیانی بەڕێوە چووە و ینی ڕۆڵی کوردیش و لە ڕۆژاوای کوردستان بە هەند وەرگیرە. هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستانیش ینی یەکێک بۆ لەولایەنانە یاخود ئەو هێزە سەرەکیانەی باشووری کوردستان کە پاڵپشت بووە و داخوازی و داواکاری ئەوەی هەبووە کە دەبێ ینی بابەتی ڕۆژاوی کوردستان ینی بە هەند وەربژیرێ و کورد لەوێ پشتگوێ نەخرێ یاخود فەرامۆژ نەکرێت. پێ دوایە ینی بابەتی ینی ڕۆژاوی کوردستان بەلای هەرێمی کوردستان و بە دیاریکرایی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە کوێی استراتیژیەتیەتی ئەگەر لە ئەولەوێتی استراتیژێتی یەکێتی نیشتیمانی کوردستاندایە یەکێتی چۆنە ئەتوانێت کاریگەر بێ بۆەوەی کە براکانی خوشکەکانی لە ڕۆژاوی کوردستان پارێزراوە بێت لە هەر ڕەوشێکە بێتە ئاراوچ کە خۆ دەزانی ینی ڕەوشەکە ڕۆژ بە ڕۆژ لە گۆڕانکاری خێرادایەکو جەنابیش ئاماژەت پێدا. بێگومان لە ئەولەوێتی کاری یەکێتی نیشتیمانی کوردستانە کێشەی چارەسەرکردنی کێشەی خوشکبوراکانمان لە پارچەکانی تری کوردستان چی لە ڕۆژئاوا بێت چی لە باکوور بێت لە هەموو پارچەکانی کوردستان ئێمە هەموو کات ینی لە سەردەمی جەنابی مامجلالەوە لە هەموو شوێنێک کورد پێویستی پێ بوو بێ یەکێتی لەوێ بووە ینی ئێستش بێگومان پێمان وایە کە کێشەی خوشکبورایانمان لە ڕۆژئاوا پێویستە چارەسەر بکرێ و خەڵکی ئێمە لە ڕۆژاوا پێویستە بە مافەکانی خۆیان بگەن و پێویستە حقوقی خەڵکی ئێمە لەوێ دابین بکرێ و پێمان باش ینی هاندەریشین و هاوکاریشیانین و پشتیوانیشیانین لە هەمووی ڕوویەکەوە کە کێشەکانیان بێگومان باشترێت لە ڕێگەی گفتوگۆ و لە ڕێگەی دیالۆگەوە چارەسەر بکەن لەگەڵ حکوومەتی ناوەندی لە دیمەشق و چەندین جار ئەمە دووپات کراوەتەوە و یەکێتی نیشتیمانی کوردستان جەختی لەوە کردوێتەوە کە پێویستە کێشەکانیان بە ڕێگەی دیالۆگ چارەسەر بکەن و حکوومەتی ناوەند حکوومەتی دیمەشق حکوومەتی تازەی سووریا ئەوانیش پێویستە ینی استحقاقاتی کورد لە بەرچاو بگرن و هەوڵ بدەن بۆی کە لەگەڵ لایەنی کوردی لە ڕۆژاوا کێشەکان چارەسەر بکەن و وەکو ئەوەی چکە بەڕاستی ئەمە پرۆسەیەکی دووسەرێ ینی ئێستا لە ڕۆژاوا قەسەد هەموو هەنگاوەکانی بۆ ینی هەموو نیازپاکێکی دەربڕیەوە هەنگاوی ناوە لەگەڵ حکوومەتی تازەی سووریا کە ئامادەی گفتوگۆیە و ئامادەی کێشەکان بە گفتوگۆ چارەسەر بکرا لە بەرامبەرە ئەوانیش ئەبێت ینی ئەو هەنگاوە بنێن و بێنە پێشەوە بۆ ئەوی بەیەک بگەن و کێشەکان چارەسەرکەن و بتوانرێ مافی خەڵکی کورد لەوێ بدرێ و ئەوەی کە لەسەری ڕێکەون هەردوو لایەن بە گفتوگۆ دەستە بەرکرێ بۆ خەڵکی کورد لەو دەبەرە ئەوەی کە بەڕاستی باسێک ئەو کۆنگرەیە ئەکرێ کە کورد تیا بەشدار نییە بەڕاستی ئەمە هەنگاوێکی خراپە و من ئەمڕۆ لەسەر زۆر زمانی زۆر لە ئەو بیانیانێشی کە لێوە بوون لە قۆنسڵ و سەفیر و شتەکان لە میوانەکان لەوێ زۆریان ینی نیگەران بوون لەوەی کە چۆن ئەبێ ینی گفتوگۆ بکرێ بەبێ ئەوەی کە کورد باز لە مستەقبەلی سووریا بکرێت لایەنێکی سەرەکی وەکو کورد ینی نابێ فەرامۆشکرێەوە بێ وجودیان هەبێەوە لەبێ لە قەرارا بەشدار بن و بە تایبەت کە خەڵکی کورد لەوێ ئازایەتێکی زۆریان نوانەوە لە شەڕی دژی داعش و هاوکاری هاوپەیمانی نێودەوڵەتی بوون بۆ شەڕی دژی تیرۆر بۆیە بەڕاستی زۆر گرنگە ینی مافی خەڵکی کورد لەوێ دەستەبەر بکرێەوە چارەسەری کێشەکانیان بکرێت. کاگە پۆڵا یەک بابەتیکەی گرنگ چکە باسی لەوە کرد کە ینی لە پەراوێزی کۆبوونەوە و گفتوگۆکانتانە لەگەڵ ئەو بە پرسە باڵانەی کە هەم عراقی هەمەرێمی کوردستان هەم بیانەکان کە بەشدار بوون لەو کۆنگرەی ئەمڕۆی هەولێر ئەی تاوان لە گفتوگۆکانی پشتپەردە کۆمەڵی بابەتی دیکە باسەکرێت کە زۆر جاریانی ناخرێتە سەر ڕووی تەلەڤیزۆنەکان یاخۆت ماڵپەڕەکان و میدیاکان. گفتوگۆ جیاوازەکان لەوێ چی بوو بە تایبەتی لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەوان چی باز دەکەن و بە تایبەتی سەرکردە سیاسی عراقیەکان ئەوانەی کە لەوێ بوون ینی کە ئێوە گفتوگۆتان لەگەڵەکردن لە نزیکەوە هەرێمی کوردستان چۆن دەبینن بە مەترسی ئەی بینن بۆ ئەم گۆڕانکاریە تازانی کە هەیە لە ناوچەکەەوە و بۆ عێراق بە گرفتەی بینن یاخود نەخێر جیاوازی بن و دەیانوێ هەمانگ بن لە ئێستا. بێگومان ینی حکوومەتی عراقی بەڕاستی ینی نابێ وەکو ترسێک سێری هەرێمی کوردستان بکە ینی هەرێمی کوردستان
کیانێکە و هەرێمێکی واقع هەیە و لە دەستورە چەسپێنراوە بۆیە وەکو هەرێمێکی فدرالی ئەمە هیچ خەتەرێک نییە لەسەر عێراق و هەرێمی کوردستان هیچ کاتێ هەوڵی بۆ نەداوەنی بێتە خەتەر لەسەر عێراق بگرایانی هەرێم هەموو کاتێ دەستی درێژ بووە و هەوڵی داوە بۆ ئەوەی کە لەگەڵ عێراقە کێشەکانی چارەسەر بکە و حکوومەتی عێراقیش بەڕاستی پێویستە ینی ئەویش بێتە پێشەوە زیاتر بۆ چارەسەرکردنی کێشەکان چکە بەڕاستی هیچ چارەسەرێکی تر نییە جگە لە ئەوەی کە ئەو کێشانە چارەسەر بکرێن مانەوەی ئەو کێشانە بە معلقی بە تایبەت ئەوەی پەیوەست بە ژیان و گوزەرانی خەڵکەوە هەیە مەسلەی موچە و شایستە دارایەکانی هەرێمی کوردستان بەڕاستی ئەمە ڕنگدانەوەی خراپیە بێ هەمووانە بینین ینی خەڵکی هەرێمی کوردستان لە دۆخێکی زۆر خراپان موچە خۆران و فەرمانبەران و ئەوانە لە کاتێکە ینی ئەم ڕووداوانە دێنە پێشەوە ئەم ئەحداسانە لە ناوچەکە ڕوەدا و گۆڕانکاری بەپەلە هەیە ینی پێویستەکە ینی عێراق ئەم ڕۆژ جەخت کرایەوە لەوێ ینی چیل سەرۆکی جەنابی سەرۆکی هەرێم و جەنابی سەرۆک کۆماریش هەردوو لایەن جەختیان کردەوە لەسەرەوەی پێویستەی ترم کێشانە چارەسەر بکرێەوە پێویستەی تر بچینە قۆناغێکی نوێ خۆمان ڕێکخینەوە و ئەم عێراقا پرۆسەیەکی سیاسی تازە هەموو لایەنەکان کۆکاتەوە و هەموو لایەنەکان لەسەر مێزی گفتوگۆ لەسەر پرۆژێکی نیشتیمانی ڕێککەون بۆ ئایندەی عێراق بۆ ئایندەی و داهاتووی عێراق لە هەموو ڕوویەکەوە بۆی عێراقێکی بەهێز هەبێ بتوانێت ینی ڕوبەڕووی ئەم کێشە و تەحەدیاتانە بکرێت ببێتەوە کە هەیە لە ناوچەکەیە کاک وڵایەک بابەتی گرنگتر وڵای حەزەکەم ینی گفتوگۆی لەسەر بکەین زین لەوێ بەڵام یانی سەرۆکی هەرێم ئاماژەی بە خاڵێکگە لە وەڵامی پرسیارێکە لەوێ ینی کاگنێچیر بانوارزانی باسی ئەمریکا ینی بەڕاستی یان لەبارەی ئەمریکا کە ئێستا لە سەردەمی دۆناڵد ترامپایە و حکمی ناوچەکە جارێکی دیکە ینی گۆڕانکاری بەسەردادێتەوە لە سەردەسی ئەوان ینی فشارەکانی ئەمریکا بۆ سەر عێراق کە لە زیادبوونایە ئەم فشارانە تا چەند هەرێمی کوردستان پێی دڵخۆشە گەر پێی دڵخۆشە هەر فشارێکە لە عێراق بکرێ یاخود هەر زیان و زەرێکە بە عێراق بگە لە ئەنجامی هەر هەڕەشە و سزایەک کە لەلایەن ئەمریکاوە بێ پێ دوایە پریشکی بەر هەرێمی کوردستان بکەوێت ئەم بابەتە هیچ گفتوگویەشی لەبارەوە کرا لەوێ لە پەراوێزدا بێگومان هەر ئێمە هیچ کاتێ لەگەڵەوە نین کە سزا بەسەر عێراقا بسەپێنرێ چکە باجەکەی خەڵکەیدا و هەموو کاتێکیش ینی هەر سزایەک یا هەر کێشە و گیر و گرفتێ ڕوبەڕووی عێراق بێتەوە بێگومان ڕنگدانەوەی لەسەر هەرێمی کوردستانی شەبێ بۆیە هیوادارین ینی ئەو بابەتە بەو ئاراستێ نەبێ کە ئەو فشار و زەختانە ببێتە هۆی ئەوەی کە سزا سپان و ئەوەی کە جەنابتەڵی هیواداری نەگەر کێشە و گیر و گرفتێکیش هەیە بە گفتوگۆ چارەسەر بکرێ و من پێم وایە حکوومەتی عێراق ئێستا پێشیش ئاماژەم پێدا هەنگاوە نێ و ئاراستەیان یان ختابیان بەو شێوەیە کە بە ئاراستەیەکی باشە بۆ ئەوەیە کە خۆیان لە هەموو کێشە و گیر و گرفتێک لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی یا لەگەڵ ئەمریکا یا لەگەڵ ئەقلیم بە دەربگرن و حتا باس لەوە ئەکەن کە ئەیانەوەی هەموو کێشە ناوخۆیەکانیش چارەسەر بکەن و خۆیان ڕێکخەنەوە و عێراق بۆی عێراقێکی بەهێز هەبێ بۆ هەموو لەگەڵ هەموو ڕوودا و ئەگەرێکا خۆی بونجێنێ زۆر باشە بابێنە سەر بابەتی ینی پرۆسی ئاشتی لە تورکیا ینی ئەمڕۆ ژمارەیەک لە ینی کەسایەتی و هەروەها بەرپرسانی باڵای تورکیاش لەوێ هەبوون لەسەر هەمویانەوە ینی جەنگی چاندار لەوێ بوو لە یەکێک لە پانێڵەکانە پێم وایە بەشدار بوو قسەی کرد تاڵە پرۆسی ئاشتەوەی لە تورکیا لە مێژە ینی ئەم پرۆسەیە هەیە و ڕۆڵێکی گەورەش کە هەمیشە باز دەکرێت ڕۆڵی سەرۆک مامجلالە ینی لە بابەتی پرۆسی ئاشتەوەی لە تورکیادا و جارێکی دیکەش کاتێک کە ینی وەفدی ئیمرالی کە گەڕانەوە و پەیامی بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان ڕێبەری زیندانیکراوی پارتی کرێکارانی کوردستان پاکەکەیان پێبوو بۆ باشووری کوردستان هاتن لای سەرکردە سیاسیەکان لێرە لە سلێمانی ینی سەرۆکێشێتی باڵ جەلال تاڵەبانییان بینی پێ دوایە هەرێمی کوردستان میحوەرێکی گرنگە بۆ ینی یەکلاییکردنەوەی پرۆسەی ئاشتی لە تورکیادا و لەم استراتیژەدا و لەم میحوەرەدا ڕۆڵ یەکێتی نیشتیمانی کوردستان چۆنە کاک پۆڵە بەڵێ دیارە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵێکی زۆر گرنگە و لە سەردەمی جەنابی مامجلالەوە دەست پێەکە کە خۆی بنیادنەری ئەم پرۆسی ئاشتیە ینی بەردی ئەساسی ئەم پرۆسی ئاشتیە جەنابی مامجلال دایناوە لە سەردەمی بەڕێز تۆرکۆت ئۆزال
کۆچ کردو هەتا جنابی مام لە ژیانی شابوو کە کاری سیاسیە کرد هەمیشە هەوڵی داوە کە کێشەی باکوور بە گفتوگۆ چارەسەر بکرێ و هیچ دەرفەتێکی لەدەست نەداوە بۆ ئەوەی کە قسە لەسەرەوە بکە یان هەوڵی ئەو بدا ئەو گفتوگۆیە دروست بکە. و ئێستاش بەڕاستی کە هەب جەنابی کاک بافڵ سەرۆکی یەکێتی کا قوبات بە هەمان شێوە ینی هەموو پشتیوانیەکیان لە خوشکبراکانمان کردووە لە باکوور کە ئێمە هاوکارتانین و پشتیوانتانین و لە هەر شوێنێکا پێویستکە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی خۆیە بینێ بۆەوەی ئەو پرۆسەیە سەرکەوتوو بێ. بەڵام دیسان ئەڵێم ئەم پرۆسەیە کە ئەبێ هەموو لایەنەکان ئەوەی کە معنین بە مۆزوع بۆ قەزیەیە ئەبێ هەموو هاوکار بن ینی بۆ ئەوەی ئەو پرۆسەیە سەرکەوتوو بێ ئەمە بە تەرەفێک ناکرێ. ئێمە لای خۆمانەوە وەکو یەکێتی ئەوەمان ڕاگەیاندووە کە هاوکار و پشتیوانین و لایەنەکانی تریژیانی پارتی دیموکراتی کوردستان هەموو لایەنەکانی کوردستانی ئەویان ڕاگەیاندەوە کە ئێمە هاوکار و پشتیوانین بۆ سەرخستنی ئەم پرۆسەیەوە چی پێویست بکە ئایکەین بۆ ئەم پرۆسەیە سەرکەوتوو بێ کە بێگومان ئەم پرۆسەیە سەرکەوتوو بێ ڕنگدانەوەی لەسەر جگە لە تورکیا و ئاشتەوایی لە تورکیا دروستەکە بۆ هەرێمی کوردستانیش ڕنگدانەوەی باشی ئەبێ و دیسان جارێکی تر ئەبێتە هۆی سەقامگیری و نەمانی تونند و تیژی و شەڕ و کوشتار لە ناوچەکە بەڕاستی کە ئەمە بۆ هەموو لایەک دڵخۆشیەوە. یەکێک لە بابەتەکانی دیکە کە بەڕاستی ینی هەمیشە ڕۆڵی هەرێمی کوردستان بە هەند وەرەگیرێتیایە و بە تایبەتیش ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان ینی بابەتی کۆماری سامی ئێرانە و ڕۆڵی لە هەندێک جار یعنی لە پشتی پەردە نێوەنگیری هەبوو بۆ ینی بابەتەکانی چارەسەرکردنی کێشەکانی نێوان کۆماری سامی ئێران تا ڕادێک لەگەڵ ئەمریکادا. سەرۆک باڤڵ لە کۆنگرەکەی بەغدا ینی ئاماژەی بە خاڵێکی زۆر گرنگ کرد لەوەیە کە ئەین جارێکی دیکە پێویستە کێشەکانی نێوان کۆماری سامی ئێران و ئەمریکا بە گفتوگۆ چارەسەر بکرێت و بابەتی شەڕ و دروستبوونی ئاڵۆزی دیکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە دیاریکراوی لەم ناوچەی ئێمە دوور خرێتەوە. پێ دوایە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردووە لە ئێستا و لە داهاتوش ئەتوانێت ئەم ڕۆڵە بگێڕێوەکو نێوەنگیر کاک وەڵا؟ یەکێتی هێزێکی کاریگەرە و یەکێتی هەمیشە ئەتوانێت لە ئەحداسەکانە ڕۆڵ ببینێ ینی و بینی وشێتی بەڕاستی و یەکێتی لە قەناعەتی مبدەئی یەکێتی خۆی وایە کە هەموو کات گفتوگۆ باشترین ڕێگایە بۆ چارەسەرکردنی هەر کێشە و گیر و گرفتێ هەبێ لە بینی ئەو تەرەفانی کە ناکۆکن. بۆیە لەو ڕوانگەیەوە لەنی لە هەر شوێنە پێویستکە یەکێتی ڕۆڵ ببینێ بۆ دروستکردنی ئاشتی بۆ نزیکردنەوەی لایەنی ناکۆک ئەیگێڕێ و ئەمە نەریتێکە لە جنابی مامجلالەوە ماوەتەوە ئەم ڕۆژ جنابی کاک بافڵ لەسەر هەمان ڕێچکە جنابی مامجلال درێژە بەو کارانە ئەدا و ڕۆڵی گرنگە بینێ ینی هەموو کاتێک لە هەر شوێنێک پێویستکە ڕۆڵی گرنگی خۆی ئەبینێ و بینی وشێتی. زۆر باشە. بابەتێکی دیکە وڵی کە ئەمە لەگەڵ جەنابەت گفتوگوی لەسەر بکەین خۆ دەزانی ینی ئەوە تا ئامادەکاریەکان بۆ ینی پاراستنی ناوچەکە و بە دیاریکراوی ژەرێمی کوردستان و عێراق لەو ڕوبەڕووبوونەوەی کە ینی باز دەکرێت گەر ڕوو بدا لە نێوان هەر لایەنێکی گەورە لە ناوچەکەدا چکە خۆ دەزانی ینی ڕۆژ بە ڕۆژ ینی ئیسرائیل و ئەمریکا ینی کۆمەڵێک بابەتی گرنگ دەوروژێنن لە ناوچەکەدا و بە دیاریکراوی لە سووریا و هەروەها لە لوبنان و لە نێویشیاندا ینی بە تایبەتی لە بابەتی دوای هێرشەکانی 7 ئۆکتۆبەرەوە کە ئەزانین چەند گۆڕانکاری گەورە ڕوویاوە لەوێ. هەرێمی کوردستان کاتێک کە ئێمە باسی دەکەین دەمانەوێت ینی هەرێمێکی ڕاستە خۆشگوزەران بێ و سەقامگیر بێت وەکو جەنابی شت ئاماژەت پێدا ینی پێویست ئێمە پەیوەندیەکان ڕێخینەوە لەگەڵ بەغدایە هەماهەنگ بین و پەیوەندیی هاوسەنگمانە بێ بۆیە بتوانین ینی ماف و شایستەی دارایی خەڵکی کوردستان دابینکن کێویش موچە و بودجەی فەرمانبەرانێتی لە کات و ساتی خۆیدا. بەڵام هەندێک ینی پەشێوی ڕوویدا لە ماوەکانی ڕابردوو و یەکێتی بە حکمەوەی کە لە ناوچەکانی ئەودا بووم بابەتە توانی بە حەکیمانان بابەتە ینی یەکلا بکاتەوە. بەڵام پرسیارەکە ئەوەیە ینی پەرۆشی یەکێتی بۆ ڕەوشەکە و هێمنکردنەوەی ئەوە تا لە ئاستێکی باڵادایە و لەگەڵ لایەنی پارتیش لە گفتوگۆدایە بۆ بابەتەکە و بۆیە کە هەرێمێکی سەقامگیر مافی هەموو هاوڵاتیانی تێدا پارێزراو ببێنێتە دی. بەڵام زۆر جار ینی سەیرەکەی سەری ڕمەکە ئاراستەی سەرکردەواڵەکانی یەکێتی ئەکرێت و ڕخنەیان لێ دەژیرێت خۆر چەنە ڕخنەگرتنی ژاساییە و گلەیکردنی ژاساییە و قبوڵیشە. بەڵام ئیشکردنی هەندێک میدیا و هەندێک لایەن و هەندێک کەسایەتی بە ئاراستەی تێکدانی ڕەوشەکە و بە تایبەتی ناوچەیەشی دیاریکراو
پێتان وایە بە ئامانجگرتنە یاخود نەخێر شتێکی ئاساییە و دەبێت ڕووبدا ئەمانە؟ نەخێر بێگومان ینی ئەوەی کە بێوێ ڕەوشەکە تێکدا لەو ناوچانە بە تایبەت لە ناوچە دابراوەکان بێگومان ئەوە خەڵکێکی تێکدەرێن و ئەجندەیەکی دەرەکیان لە پشتەوە هەیە بۆ ئەوەی کە دۆخی ئەو ناوچانە تێکدان هیچ کات تێکدانی سەقامگیری ئەو ناوچانە لە بەرژەوەندی خەڵکی کوردانیە چکە خەڵکی کورد لەو ناوچانە خۆی خاوەنی حەقە خاوەنی مافە خاوەنی ئەرزە و خەڵکی کورد لەوێ هەوڵ و تەقەلای بۆ ئەوەیە کە مافەکەی خۆی بۆ بگێڕێتەوە و ئێستا بە یاسایی و بە قەراری یاسایی و یاسا ئەو مافە گەڕاوەتەوە بۆ خەڵکی کوردستان بێگومان خەڵکێک هەیە لە بەرژەوەندی ئەدرێ و خەڵکێک هەیە ڕەنگە پێی خۆش نەبێت کە ئەو مافە بۆ خەڵکی کورد بگەڕێتەوە لە ڕەنگە کار بکە بۆ ئەوەی شێوی لەو ناوچانە دروستکە بۆ ئەوەی کە مەرامی خۆیان لەوێ جێبەجێ بکەن ئەوەی کە کارێکی خراپ بوو بەلای ئێمەوە بەڕاستی تەداخولکردنی سوپا لە کارێکی وایە ینی ئەمە کە هیچ ئیشی سوپانیە کە تەداخل لە کێشەی جوتیار و خاوەن ئەرز و ئەمانە بکە لەو ناوچانە هەر کێشە و گیر و گرفتێکیش هەبێ ئەکرێت لە ڕووی یاسایەوە چارەسەر کرێەوە کەوتم ئەم بابەتە بە یاسا چارەسەر کراوە ڕەنگە هەندێک ڕێکاری بەسیتی مابێ بەڵام زۆربەی هەنگاوەکانی بڕیوە و ئیتر کاتی ئەوەیە کە ئەو مافە بگەڕێتەوە بۆ خەڵکی کوردستان لەو ناوچانە و خەڵکی کورد لەو ناوچانە هیچ کاتێ لەگەڵ تونند و تیژی نەبووە و هەرگیز هەوڵیان نەداوە بە تونند و تیژی ئەو کێشانە چارەسەرکەن هەمیشە پەنایان بردوتە بەریاسا ئەگەر چەندی جاریش تەعادا و زوڵمیشیان لێکرابێ بەڵام هەمیشە خۆڕاگر بوونە و هەوڵیان دا و مافەکەی خۆیان بپارێزن و لە ڕێگەی یاسا و کێشەکانیان چارەسەرکەن و ئەرز و خاک و مڵکی خۆشیان بەجێ نەهێڵن ئێستش بەڕاستی وەکو ئاماژەم پێدا ئەگەر دەستێک هەبێ لەو ناوچانە دەستی تێکدەر بۆ ئەوەی کێشە ئەو جۆرە کێشانە دروستکەن نابێ خەڵکی کورد بکەوێتە داوی ئەو جۆرە خەڵکانەوە و ئەبێ وەکوتم کورد کە خاوەنی مافەکەیە و خاوەنی ئەرزەکەیە لەسەر ئەو هەڵوێستەی خۆی بەردەوام بێ و داکۆکی بکە بە تایبەتی ئێستا کە یاساش هەیە و بە یاسا مافەکەی بۆ گەڕێنراوەتەوە و ئەرکی حکوومەتی عێراقیە ئەمە ڕێگری لەو جۆرە کردارانە بکە لەو جۆرە پێشێلکاریانە بکە و یاسا سەروەرکە لەو ناوچانە بۆیە هیوادارین جارێکی تر ئەم بابەتە ڕوونەداتەوە کە ڕوویدایەوە کە کێشەکە وەخت بوو ببێ بە کێشەیەکی گەورە و نەخوازرا و کە بە هەوڵی وەکو جەناب داماژت پێدا سەرۆکی یەکێتی پارێزگاری کەرکووک و هەباڵانی یەکێتی لە کەرکووک کاک ئاسۆ مامەند و ئەو هەباڵانەی تر بە ماوەیەکی ینی هەوڵێکی زۆریان داتا ئەو کێشەیە لە ماوەیەکی کەما چارەسەر بکەن بەڵام نابێ ئەم جۆرە بابەتەوە ئەم جۆرە کردارانە دووبارە بێتەوە و نابێت یاسا ببێتە ببورن نابێ سوپا ببێتە بەشێک لە بابەتە سیاسیەکان و لە کێشە مەدەنیەکان بەڕاستی باش وەکو دوا پرسیار کاکپۆڵا نامێت زیاتر لەو ماندوو بکەم و لە کاتی شەگرم ئەزانم چکەم ڕۆم ماندوو بووی و کۆمەڵێک ئیلتیزامات و ئامادەبوونت هەبوو لەو کۆنفرانسەی هەولێردا بابەتی ینی ئەمە لەسەر ڕێکەوتنی داهاتووی نێوان یەشێتی و پارتیە پێ دوایە بەدەر لە ڕێکەوتنیان بۆ پێکهێنانی کابینەی حکوومەتی دێمی هەرێمی کوردستان هیچ ڕێکەوتنیشی گرنگی وەکەوەی ڕابردوو استراتیژی ئیمزا بکرێت لە نێوانیاندا بۆ ئایندەی حکومڕانی و هەروەها خۆشگوزەرانی و پاراستنی هەرێمی کوردستان وەڵاهی گرنگە ینی بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە پێکهێنەری سەرەکی ئەم کابینەیە دەبن و خۆشببختانە ئەوەی کە جناب دەڵێ ئەو هەنگاوە ینی ئەو ئەتیفاقا ئەو لێک تێگەیشتنە کە ئەبێتە بەرنامەی کاری داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەبێتە ینی ئەو خاڵانەی کە ورد کراوەتەوە پەیوەستە بە هەموو سەکتەرەکانی حکومڕانی و چۆنێتی بەڕێوەبردنی کارەکانی کابینەکە و شەراکەتی حەقیقی لەو کابینەیە چۆن دەستەبەرکرێەوە چۆن ئەو حکوومەتە وابێ کە حکوومەتی خەڵک بێ و حکوومەتی هاوڵاتی بێ حکوومەتی هەموو ناوچەکانی کوردستان بێ حکوومەتی چارەسەرکەری کێشە و گیر و گرفت و هەموو قەیرانەکان بێ ئەمە بەڕاستی هەمووی لەو اتفاقەیە ئەکرێ و بێگومان ڕنگدانەوەی زۆر باش شێوێ لەسەر ئەو کابینە نوێی کە دروستە بێ و ئەبێتە بەرنامەی کارێکی باش بۆی و استراتیژێکی گرنگ کە ئەتوانێت تێدا زۆر باشی خزمەت بە خەڵکی کوردستان بکە
ڕای خۆیەک پرسیاریکەشم یعنی بەبیرەها وەکو کۆتا پرسیار بەڵام مەتوانی ینی بە کورتیش وەڵام بیتەوە کاک پۆڵاجان لە هەر لەسەر ینی ئەو کۆنگرەکەی بەغدا کە بەڕێز کاک بابڵ سەرۆکی شێتی قسەی تیا کرد ینی باسیشی گرنگی وروژان کە بۆ هەڵبژاردننی ئایندێ عێراق و بە دیاریکراوی ژەوەی کە جەناب دامەژە پێدا لە ناوچە کێشە لە سەرەکان کە دەگوزارێت ینی زۆر جار ڕاستەیەکێتی هێزیەکەم بۆ بەڵام احتیمالە یاخود ئەگەر هەیە کە چکە ئەوەی کە کاک باوەڵ ئاماژەی پێدان لەوە چی ینی فکرە بێت ینی پێشنیار هەیە کە لیستێکی هاوبەش پێک بێ بۆی کە لەو ناوچانە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق پێکەوە بن یەکێتی و پارتی ئەوە دەست پێشخەریکی گرنگ بوو کە جنابی کاک بافڵ ئەو ڕۆژە لەو کۆنگرەیە کردی بێگومان ئەم ڕۆژ سەرۆکی هەرێم ینی تەجاوبێکی زۆر باشی هەبوو ئەو دەست پێشخەریە کە بەڕاستی ئەمە زۆر زۆر گرنگە ینی و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە لە مەبدە و پرەنسیپی یەکێتیە هەیە کە هەمیشە پێمان وایە ئێمە کورد بە یەکگرتووی بەهێزە و هەموو کاتێک کورد هەرچی بەدەست هێنابێ بە یەک دەنگی و یەک دەستی و پێکەوە بەدەستی هێناوە هەموو کاتێ ینی پەرتەوازایی و ئەوەی ناوماڵی کورد زەرمەند بووەوە ینی هەتا پێکەوە بین باشترە توانین داکۆکی لە مافەکانی میلەتەکەمان بکەین و بەهێزترین و دەنگیشمان باشترە بیسرێ و دەستکەوتی باشش بەدەستهێنین بۆ خەڵکی کوردستان بە عکسیشەوە بە لە پەرتەوازایی و جیاوازیە دەستکەوتیشمان نابێ و هەرموو لایەکیش زعیفە بێ و کەسیش ینی تەنها دژمنانی کورد سوودی لێ بینن بۆیە بەڕاستی زۆر گرنگە و زۆریش پێویستە ینی کورد بۆ هەڵبژاردننی داهاتووی عێراق یەکدەنگ بێ کۆک بێ و بتوانێت ئەگەر پێکەوە ینی هەمومان پێکەوە وەکو کورد ڕێککەوین لەسەر پرۆژێکی نیشتیمانی و پێکەوە ئەوە بکەین ینی بەڕاستی ئەبێ بە سەرکەوتنێکی گەورە بۆ خەڵکی کوردستان و ئەتوانرێ لە بەغا سنگ و پێگەی کورد زۆر بەهێزتر بکاتەوە زۆر سوپاس بۆ بەڕێز پۆڵە سیرۆن تاڵەبانی ئەندامی سەرکردایەتی شێتی نیشتیمانی کوردستان کە لە شاری هەولێرەوە میوانی بەرنامی پانۆراما بوو بەڵێ بینەرانی بەڕێز دەڵقیم شوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ